هەر لە ئێستاوە نیگەرانی سەریەڵداوە لە هەرێمی کوردستانی عێراقدا سەبارەت بە قۆناغی پاش ڕیفراندۆم. وەک پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم جۆرە نیگەرانیانە کاریگەریەکی نەرێنیشی هەیە بەسەر بازاڕەوە. تقریبا مانگێ بەلەیسە مشتری نەبوو 250 دینار و ئیساکیە تقریبا 12 ڕۆژەکە خەڵک ئەترسیە ترسی پیا کردە و خەڵک زۆر تێت خۆم گەنم داهاتە خەڵک لە ترساچێ لە ماڵادایانە ێژێ وەڵاگرانی ڕاستی. دروستبوونی مەترسی لە نێو خەڵکدا لە کاتێکدایە هیچ کام لە وڵاتانی ئیقلیمی و بەغداش هیچ هەنگاوێکیان لە دژی هەرێم نەگرتووەتە بەر. بەڵام لە ڕابردوودا خەڵکی کوردستان لەسەر دەستی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق نەهامەتی زۆریان دیوە و تووشی گرانی و ماڵوێرانی و دەربەدەری بوون. هەر بۆیە بەهۆی هەنگاوە سیاسیەکانی هەرێمەوە ترسیان لە دووبارە بوونەوەی نەهامەتیەکان هەیە. زروفەکە وایە خەڵکە دوام شەڕی داعش و ئەم ڕفراندۆمە و شەڕی عێراق شیعە و سنی و کورد و هەنە شتێ ناو خەڵکە پیا بووە خەڵک نەخێت ترسێت چونکە ساڵانێکی 91 لە بیر پێ چیوە سەرات کارە ساتی خەڵک نانەبوو بیخوا فەردیارگەیە 1000 دینار سکرتێ و کاتانە. سەرباری مەترسیەکانی خەڵک و ناڕەزایەتی بەغدا و وڵاتانی ئیقلیمی سەرۆکایەتی هەرێم و زۆربەی حیزبەکان سوورن لەسەر ئەنجامدانی گشتپرسی لە وادەی دیاریکراودا. بەڵام هەڵوێستی بەغدا و وڵاتانی ئیقلیمی تا ئێستا تەنها ناڕەزایەتی دەربڕینە و ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەرێم و وڵاتان نەبچڕاوە. ئەگەر بێت و سەرکردایەتی سیاسی کورد هەنگاونانەکان بە ئاراستەی ریفراندۆم و سەربەخۆیی و ئەو پرسەچارن و سازانە بەبێ بەرنامە بەبێ ڕەزامەندی و دروستکردنی زمینێکی ناوخۆی و دەرەکی هەنگاوی بۆ بنێ ئەتوانە بڵێم ترسێکە لە جێگەی خۆیەتی حەقوایە خەڵک حسابی بۆ بکات. بە وتەی خەڵکی هۆکاری کڕینی دانەوێڵە و عەمبارکردنی گەنم بۆ ئەوەیە کە هەرێم خاوەنی ژێرخانی ئابووری تۆکمە نییە. بۆیە خۆیان دەیانەوێت لە کاتی ڕوودانی هەر پێشهاتێکی سیاسیدا بەرگەی تەحەدیات و فشارەکان بگرن. بەڕاستی ئێمە حکومەتەکەمان هیچ شتێکی نەکرێت بۆ خەڵک. یعنی حکومەت دەڵێ ریفراندۆم و دەوڵەت و کەچی هیچ بنەمایەکی ئابووری دانا بۆ وڵاتە. کاتە ریفراندۆم و دەوڵەتی ئێرانەکەی نایە بنیەکی اقتصادی بتەوت بێت بێ بتوانی بەر سێ-چوار مانگێکی حساری ئەم دوو دەوڵەتەی کە ئێمە خەڵک ئەزانێ ئێران و تورک و عێراق هەمووی دژمنی کوردە. بەرزبوونەوەی نرخی دانەوێڵە لە بازاڕەکاندا لە کاتێکدایە پێشتر جوتیاران بەرهەمەکانیان دەفرۆشتە بەغدا و دانەوێڵە کڕیاری کەم بوو لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. بەڵام لە ئێستادا دانەوێڵە بە ئاسانی لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.